لە کۆتاییاری ئەم هەفتەی خولینابی عێراق هەولێر لەسەر یاریگای خۆی میوانداری کارەبا دەکات. یاریەکە کاتژمێردەی ئەم شەو لەسەر یاریگای فرانسۆ هەریری ئەنجام دەدرێت. هەردوویانە 24 کاتژمێر بەر لە یاریەکە لەسەر یاریگای یاری دوایین یەکەی مەشق و ئامادەکاریان بۆ ڕوبەڕووبوونەوەی نێوانیان ئەنجامدا. هەولێر بە سەرپەرشتی نزار مەحڕوسی ڕاهێنەر تەواوی ئامادەکاریەکانی بۆ یاریەکە ئەنجامداوە و چاوی لە سەرکەوتنە تاوەکو بگاتەوە بە خانەکانی نیوەی پێشەوەی ڕیزبەندی. هەولێر بۆ ئەم یاریە تەنها لە توانەکانی هەڵۆفایق بەهۆی کەڵەکەبوونی کارتەکان و سەفین مانسوور بەهۆی پێکانەوە بێبەش دەبێت. تەواوی یارزانەکانی دیکە ئامادەن و لا ماوەی وەستانی خولەکەش یارزانە پێکراوەکانی گەڕاوەتەوە ڕیزەکانی تیپەکە بە تایبەت شوان مامۆی کاپتن. بەڕاستی ئێمە وەکو تیپەکە یانێ وەرشی هەولێر ئێمە هیچ کێشە و گرفتێکمان نیە، خۆشمان باش ئامادە کردووە. ڕاستە کە کاپتن دوای پێشتر ڕاهێنەری تیپەکەی ئێمە بووە، بەڵام هەر ڕاهێنەرە و شێوازێکی خۆی هەیە و لە هەمان کاتیشدا ئێمە تا ڕادێشی زۆر خۆمان ئامادە کردو بۆ یاریەکە بەیانی. هیوادارم هاندەرانی یانەی وەرشی هەولێر ئامادەی یاریەکە بن و پاڵپشتیانەکە بن، لەبەرەوەی ئەم سێ خاڵی ئەم یاریە بۆ ئێمە زۆر گرنگە، زیاتر بەرەو پلەکانی پێشەوە دەچین و تاکیدیشم کە یاریزانەکانی خۆمان و بەیانی بە جۆش و خڕۆشەکی زۆرەوە و بە حەماسەکی زۆرەوە دێنە ناو یاریگا و ئینشاڵڵا یاریەکەش سەرکەوتن بەدەستدێن. کارەبا لەژێر سەرپەرشتی لوئەی سەلاحی ڕاهێنەر ئامادەکاری تەواوی بۆ ڕوبەڕووبوونەوەی یانەکەی پێشووی کردووە. لوئەی پێشتر وەک یاریزان و کاپتن و ڕاهێنەریش لە یانەی هەولێر بووە و شارەزای تیپەکەی پایتەختی کوردستانە. حتمما یاریەکی ئاسان نییە بۆ ئێمە، یانەی هەولێر یانەیەکی چاکە بە تایبەت لە ناو یاریگای خۆی. ئێمە بەڕاستی هەموو ئامادەکاریەکەمان ئامادەکاریەکی باشمان کردووە بۆ یاریە. دەتوانم بڵێم یانەی هەولێر چەند خاڵەتی بەهێزی هەیە. ڕاهێنەر حتمما ئیشی لەسەر خاڵە بەهێزانەی ئەو یانەی هەولێر کردووە. هیوادارم بەیانی یاریزانان بتوانن بە باشی جێبەجێ بکەن. ئێمەش حتمما کە هاتوین بۆ شاری هەولێر بێگومان هەدەفمان ئەوەیە کە سەرکەوتوو بین بۆ بەیانی و هیوادارم بەیانی یاریزانان ئەگەر وەکو ئەو یاریانەی کە لە پێشوو ئێمە ئەنجاممان داوە بتوانن هەمان یاری بکەن بەیانی پێم وایە سەرکەوتن بەدەستدێنین ئینشاڵڵا. دەتوانم بڵێم هەر لەو یانەیە گەورە بوومە، هەستەکی ناخۆش ئەتوکا ناخۆشیەکە وێ بەرامبەر هاندەرانی خۆ یاری دەکەی، بەڵام وەکو یانەکە شتێکی ئاساییە، ینی یاریزان هەروایە هەزارە لە یانەکە شتێکی ئاساییە پێم وایە ئەوە، بەڵام بەیانیەکەی هیوادارم، ینی بەو هیوایە دەخوازم یاریەکی باش و یاریەکی جوان پێشکەشی هاندەران بکەین. پێم وایە هاندەرێکی زۆر دێتن، ئینشاڵڵا ئێمە یارێک پێین لە ئاست ئەو هاتنی ئەو هەموو هاندارە بیتن تا هەموو چێژ لەو یاریەکە بینن ئینشاڵڵا. یانی هەولێر خاوەنی 29 خاڵە و لە پلەی 14می ڕیزبەندیدایە، کارە باش بە خاڵێک زیاتر لە پلەی 12مە. هەردوویانە لە 21 یاری فەرمی بێگەیشتون. هەولێر خاوەنی 12 سەرکەوتن و کارە باش تەنها یەک بردنەوە، 8 یاریش بەیەکسان بوون کۆتایی هاتووە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.